فەڕەنسا ویزگەی کۆچبەرانە. کۆچی پڕنەهامەتی دەریاکان ساڵانە سەدان کەس دەبنە خۆراکی ماسیەکان و ئەوانەشی کە دەگەنە ئێرە لە ئاستی چاوەڕوانیەکانیاندا نییە. هەمیشە شەپۆلی کۆچبەران فەڕەنساش دەگرێتەوە. ساڵانە هەزاران کۆچبەر ڕوودەکەنە ئەم وڵاتە. مێژووی پەنابەران لە فەڕەنسا مێژوێشی درێژە. فەڕەنسا لەبەرەوەی وڵاتێک بۆ تا ڕادەیەکی زۆر بەدەست سەپەکانەوە بۆ هاوسۆزیەکی زۆری هەبوو بە بەراورد بە وڵاتەکانی تری فەڕەنسا لەگەڵ پەنابەران و مێژوەکەی زۆرە لەبەر ئەوەی وڵاتێکی کۆلۆنیالیش بووە با بڵێن لە ئەفریقیا کۆچی پێشەوانە دائیمەن دەستی پێکردووە لە وڵاتانەی کە چۆتە ئەفریقیا. ئێستا زیاتر لە 15 وڵاتەیە لە ئەفریقیا کە فەڕەنسی زمانن واتە کە دێنە ئێرە کێشەی زمانیان نییە. بەڵام بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانەی تر زیاتر بە شەپۆلی پەنابەران هەیە بە تایبەت ئەو کاتانێکەوە شەڕەکان دەست پێ دەکەن لە وڵاتانە. لە ساڵی 2017دا زیاتر لە 172,000 کۆچبەر لە ڕێی دەریاوە گەیشتونەتە وڵاتانی ئەوروپا. لە ساڵی 2018دا ئەم ژمارە کەم دەبێتەوە بۆ نزیکەی 72,000 کۆچبەر. ئەمە بێجگە لەو پەنابەرانەی کە لە ڕێگەی قاچاقچیەکانەوە بە ڕێگەی وشکانی و ئاسمانی گەیشتونەتە ئەوروپا. چەندین زۆری پەنابەری هەیە، یعنی یەک زۆر پەنابەر نییە لە وڵاتە. بۆ نمونە کۆچبەر هەیە، ئەو کەسانن کە لەبەر هەژاری یان لەبەر هۆکارێکی ئابووری وڵاتەکان بەجێدێڵن و پەنابەری سیاسی هەیە و پەنابەری دیکە هەیە مەسەڵەن هەیە بۆ خوێندن لێرە دەمێنێتەوە و لێرە ناچێتەوە وڵاتەکەی خۆی دواتر لێرە درێژە بە خوێندن دەدایە خودت کار دۆزێتەوە لە وڵاتە دەمێنێتەوە. ینی کۆمەڵێک زۆری پەنابەری هەیە، بەڵام ئەوەی کە پەنابەری سیاسی ئێستا زۆرتر جێی مناقەشەی و هەروەها مەسلەی کۆچبەرەکان زۆرتر قسەی لەسەر دەکرێت بە تایبەت لە کەمپینەکانی هەڵبژاردندا. ئەوانەی کۆچ دەکەن بە هەکبەیەک هیواوە دەڕۆن، ڕێگە دژوارەکانی دەریا و ناوچە یاساخەکان دەبڕن بە هیوای ژیانێکی دی دەپڕنەوە. پەنابەرانی کورد بە تایبەت کورد و هەروەها عەرەب و هەروەها با بڵێن ئەفغان و ئەوانە زۆر دێنە فەڕەنسا. ئەوانن بە زۆری ئەوانەی کە دێن بە تایبەت کوردانی باشووری کوردستان ئەوانن کە دانوێ بچنە وڵاتی بەریتانیا. لەبەرەوەی فەڕەنسا شاوسنوورە لەگەڵ بەریتانیا لەبەرەوە نایانەوێت لێرە بمێنەوە دانوێ بچنە بەریتانیا. فەڕەنسا وڵاتی هونەر و فەرهەنگ و جوانەکانی ئەوروپا، بەڵام شارە ئابووری و سیاسەکانی ئەو وڵاتە زۆر جار دەبنە ئاستەنگ لە بەردەم پەنابەران و کۆچبەراندا. پەنابەران بە یەکێک لە هۆکارەکانی بێکاری یان زیادبوونی بێکاری لە وڵاتە سیر دەکرێن و هەروەها زیادبوونی قەیرانی نیشتەجێبوون لە کاتێکدا کە خۆیان با بڵێن فەڕەنسیەکان قەیرانی نیشتەجێبوونیان هەیە. لە ئێستا دەتوانین بڵێن تا ڕادەیەک سەختتر بۆ بەراورد بە ڕابردوو پێدانی مافی پەنابەری. پرسی پەنابەران لە ئەوروپا و فەڕەنسا تەنها پەیوەندی نییە بەخۆیانەوە، بەڵکو بەهۆی پرسی بێکاری و نیشتەجێبوونەوە بۆتە بابەتی گەرمی هەڵبژاردن و هێزە سیاسیەکان. مەسلەی بێکاری ئەو چەند ساڵی ئاخیری و هەروەها مەسلەی ئاسایش وای کردووە کە دەنجی ڕاستڕەوەکان زۆرتر بەرز ببێتەوە و ئەمە وای کردووە کە ئەو حکوومەتانێک کە حکمیش دەگرنە دەست ئەو حیزبانێک کە حکمیش دەگرنە دەست تا ڕادەیەک با بڵێن مەرجەکانی پەنابەری قورس بکەن. لە ئۆتەی مرۆڤ هەیە کۆچیش هەیە، تا بژێوی ژیان سەختتر بێت، تا ناداتپەروەری بێبەزەیتر بێت لە وڵاتانی ڕۆژهەڵات و وڵاتە هەژارەکانی جیهاندا، تا دۆزەخی شەڕ و دیکتاتۆریەت بەرۆکی ئەم بەرنەدا پێناچێ شەپۆلی کۆچ کۆتایی پێبێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، پاریس.